دوای ئەوەی کە شۆڕشێکی یەکجار گەورەی تۆڕی ڕێگاوبان سەرتاسەری هەرێمی کوردستانی گرتوۆتەوە، ئێستا هەنگاوێکی تر پرۆژەیەکی نوێ بۆ گەشەپێدانی شەقامەکانە لە هەرێمی کوردستان. ئەم جارەیان هاتوومەتە قەزای قوشتەپە. لێرە گرنگی بە ڕێگایەکی گەشەپێدان و دەواازەیەک دەدرێت. هەندێک جار دەواازەکان تەنها بۆ چوونەچورەوە نین، بەڵکو دەواازەیەکن بۆ ڕێگای بازرگانی و گەشەکردنی شارەکان. پرۆژەیەکی تایبەتە لە بژانەوەی ئەم جارەدا لەگەڵ هاوکارانم بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەین. لە دوورەوە ئەوەی دەبینرێت تەنها ئامێر و کارکردنە، بەڵام لە پشت ئەم جوڵانەوە نەخشەیەکی تەواو و پلاندانانێکی درێژخایەن هەیە. پرۆژەیەک کە تەنها دروستکردنی شەقام نییە، بەڵکو هەوڵێکە بۆ پەرەپێدانی ناوچەکە. تایبەتمەندی و وردەکاری ئەم پرۆژەیە لەگەڵ بەڕێوەبەری پرۆژەکە گفتوگۆی زیاتری لەبارەوە دەکەین. پرۆژەی پەرەپێدانی نێوان هەولێر قوشتەپە پرۆژەیەکی ڕێگاوبانی جوساییدا یەکێکە لە پرۆژەکان کە لایەن کەرتی تایبەتەوە دیزاینی بۆ کراوە، سەرپەرشتی دەکرێت و بەڕێوەش دەبرێت. دەمەوێت لەگەڵ جەنابتانەوەکو بەڕێوەبەری پرۆژەکە باسیەوە بکەین پرۆژەکە لە چی پێگاتووە. طبعاً ئەو پرۆژەیە یەکێکە لە پرۆژە گرنگ و استراتیجیەکان کە لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ دەکات کە لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆکوەزیران دەستمان بە کارەکانمان کردووە. لە ئێستادا ئێمە لە قۆناغەکانی سەرەتای پرۆژەکەین دەستمان بە با بڵێن کاری خۆڵکاری کردووە. پرۆژەکە وەکو گرنجێکی زۆر گەورەی هەیە لە ناوچەکە با بڵێن، لەبەرەوەی کە وەکو ڕێیەکی استراتیژی لە نێوان دوو محافەزا و زایدەن لۆدێکی زۆری لەسەرە. لەبەرەوە ئەو پرۆژەیە کە ئێستا دووبارە دیزانی بۆ کراوەتەوە و لە قۆناغەکانی جێبەجێکردندایە. بەچی پێگاتوە پرۆژەکە؟ پرۆژەکە وەکو درێژی پرۆژەکە نزیکەی 5.2 کیلۆمەترە لە دوو ڕێگای سەرەکی پێکاتووە. هەر ڕێگایەک سێ لەینە بە پانی 3.75 متر و لەگەڵەوەشا دوو ڕێگای خزمەت گوزاریشی لەگەڵایە کەویش پێکاتووە لە دوو لەین، هەر لەینێک بە پانی 3 متر و نیم و زایدەن لەینێکی تریش تایبەت بە پاسکل سواری. لانسکەیپوانە حسابتان بۆ کردووە؟ بەڵێت لە نێوان با بڵێن مین ڕۆدەکە کە وەکو ڕێی سەرەکی لەگەڵ ڕێی خزمەت گوزاری نزیکەی 12 متر هەیە وەکو لاندسکەیپین وەکو گرین ئێریا بۆ سەوزایی و زایدەن پرۆژەکە نزیکەی 6 ئاوبارەی سندوقی لە خۆی دەگرێت و لەگەڵ دوو پردی گەورەش و زایدەن دوو ئینتەرچێنجی گەورەمان هەیە. یەکێکیان لە چوارڕیانی قوشتەپە ئەوەی تریش لە ڕێگای سێبیران دوو ئەندەرپاسن. لە ئێستادا وەکوتم لە سەرەتای جێبەجێکردنی قۆناغەکانی جێبەجێکردنی پرۆژەکە داین و ئەلحەمدولیلا هەلێکی کاری زۆر لە ئێستادا ڕەخساوە بۆ گەنجان. چەند هەلی کارتان ڕەخسا؟ نزیکەی ئێستا دەتوانم بڵێم نزیکەی 400 هەلی کارمان هەیە. ئەمە بەس کارمان جگە لە ئەندازیار وشت؟ بە کارمان دوو ئەندازیارەوە بە هەمویان هەمووی ناوخۆین هەمووی ناوخۆین. ئەی ئامێرەکان چەند ئامێریشی؟ ئامێرەکانیش نزیکەی دەتوانین بڵێن 100 ئامێر لە ئێستادا کار لە پرۆژەکە دەکەن و بەردەوامین لە کارەکانمان و سەرای ئەوەی کە ئیش لە با بڵێن بڕگەی خۆڵکاری دەکەین لە ئێستادا دەستمان بە کاری ئاوبارە سندوقەکانیش کردووە و ئینشاءڵڵا وەکو ماوەی پرۆژە 2 ساڵی بۆ دیاریکراوە، بەڵام ئێمە پلان و تارگێتمان وایە کە ئینشاءڵڵا پێش تەواوبوونی کاتی پرۆژەکەش کارەکانمان بە کۆتا دێنین. دەبینین ئێمە کە سەرەتا هاتین لە هەولێرەوە هاتین بۆ قوشتەپە بینیمان ینی بە درێژایی ڕێگاکە ئامێرێکی زۆر باشی تێدا. ئەمە بۆ ماوەیەکی کاتیە بێ یام ئامێرانە و دەستی کاریش تایە زیاترە بێ؟ نانە بەردەوام وەکو پرۆگرێسی ئیشەکە لە هەڵکشانە بەڕاستی، چکە بەردەوام تۆ بڕگەی نوێ دێتە ناو پرۆژەکە تۆ سەرتا بە خۆڵکاری دەست پێ دەکەی، دوای کاری ئاوبارەکان ئەنجا وردە بڕگەکانی تر دێن، ینی تا دێت هەلی کار زیاد دەبێ و پرۆگرێس و بەرەو پێشتونی ئیشەکە بەرز دەبێتەوە ئینشاڵڵا. ئەوەی جەنابەت باست کرد ئێستا لە پڕکردنەوە ڕێکارین ئاوەڕۆکانن
قۆناغ لە دوای قۆناغ خۆتان بۆ ئامادە کردووە باکیید چیمەتۆوێ قیر بێت هەرچیە پڕکردنەوە ئەمانە هەمووی ئامادەکاری باکیید ئێمە عادەتەن وەکو تیمی ئەندازیاری پلانی پێشوەختەمان هەیە مەسەلەن پێشەوەی بگەینە ئەو بڕگەیە کە پێویستە بە شێوەی عملی و پراکتیکی شتەدا بکەین ئێمە پلانی بۆدا دەڕێژین بۆ ئەوی کە لە ئەو کاتێک کە پێویستمانە و دەست بە کارەکانمان بکەین هەموو شتێک ئامادە بێ پێشتر لەگەڵ هەم لەگەڵ تیمی سەرپەرشتیاری حکومی ئەم لەگەڵ تیمی ئەندازیاری خۆمان ئەم لەگەڵ تیمی دیزایانی پرۆژەکە گەیشتنە ڕێککەوتنێک و ینی پێش ئەو پلانمان هەیە و دەزانین ئیش و کارەکانمان چۆن دەڕاوە کەرەستەی بەکار هاتوو بۆ ناو ئەم پرۆژەیە بۆ ڕێکاری بەردەخۆڵە کارگاکانی ناوخۆی سووتان لەوان وەرگرتۆ یا لە دەرەوەشە دێرن بە ئەکید ئەوەی کە هەیە تا ئێستا هەمووی لە ناوخۆوە بەردەست بووە هەمووشی الحەمدوللا ئەوەندەی بە جوێرەی توانە مەگەر شتێک بێ مەسەن لە ناوخۆ بەردەست نەبێت لەو حاڵەتە بەڵام تا ئێستا ئەوەی کە بەکار هاتووە بەکاردێ هەمووی مەواد و مەتریاڵی ناوخۆی ئەم پرۆژەیە یەکێکە لە پرۆژە گرنگەکانی پەرەپێدانی ژێرخانی ڕێگاوبان لە سنووری پارێزگای هەولێر و بەتایبەتیش لە قەزای قوشتەپە شەقامێکی جوسایید بە درێژایی 5.2 کیلۆمەتر کە جگا لە شەقامی سەرەکی دوو شەقامی لاوەکی و ناوڕاستی شەقامەکەش سەوزایی لە خۆ دەگرێت. هەر پرۆژەی ڕێگاوبانێک تایبەتمەندێکی خۆی هەیە مەسەلەن هەیە پڕکردنەوەی دەوێت هەیە بڕینی زیاترەوێت لەم پرۆژەیە چۆنڵی گرفت و بربەستەکانی چین زیاتر چیتان پێویستە بڵێ خۆی ئەم پرۆژەیە ئەگەر باسی بکەن یەکێکە لە پرۆژە گرنگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێم و یەکێک لە بەرنامە باشەکانی بەڕێز ڕێزدار سەرۆکی حکوومەت کاک مەسعود بارزانی کە ئەو پرۆژەیە دەواازەی پازدە محافەزەی عێراقیە وە گرنگێکی تایبەتی هەیە لە ڕووی هەندەسیەوە وەکو هەموو پرۆژەکاریدی لە زۆر شوێن پێویستی بە بڕین دەبی و زۆر شوێنیش پێویستی بە پڕکردنەوە دەبی ئێستا وەکو دەبینن لە قۆناغی ئەو کەپتینگ و فێلینگەینە کە ئێستاکەوە دیارە ئەو شوێنە خاوێرمان کردی تۆ پێویستە بە تەبەقات بیهێنینەوە سەر مستەوای خۆی وەکوتت پڕکردنەوەی دەوێت یا زیاتر یعنی خۆی هەردوو بەشمان هەیە هەندێک شوێن پڕکردنەوەی دەوێت هەندێک شوێنش بڕینی دەوێت هەندێک شوێنیشێ پێمە بێ کەندە چییە چۆن لەگەڵ ئەو شوێنانەی بەخۆی دوو کەندی ڕئیسیمان هەیە لەو پرۆژەی کە دەکەیتە ناو سنووری شارەوانی قوشتەپە ئەوە هەردووچیان دەکرێتە پرد و واتە بریج بە هەندێک شوێنی تریشمان هەیە چەند شوێنەشی تریشمان هەیە کە قەنتەڕەی بچووکن یعنی ئاوبەرن لەو بەری شەقامەکە دێتە ئەو بەری کە بە تووڵی زیاتر لە 100 مەترن هەر دانەیەکیان ماوێ پرۆژەکە بە درێژایی 5.2 کیلۆمەتر 5200 متر درێژ دەبیتن بە بەرینی 100 متری شەقامەکە کە شەقامەکە پێک هاتووە لە دوو مین ڕۆد واتە دوو شەقامی سەرەکی کە هەر ڕۆدەچیان سێ لەینە و دوو شەقامی خەدەمیش سێرڤیس ڕۆدەکانیشی ئەوانیش یاریەکی دوو لەینن بە بەرینی و بینی هەردوو شەقامەکە شەقامی مینەکە لەگە سێرڤیس ڕۆدەکە لاندسکەیپمان هەیە هەمووی سەوز دەکرێتن بە شێوەیەکی زۆر مۆدرن و داروبارەکی زۆر جوان و ڕێکپێشی لێ دەچێت. بەڕێستان باسیەوەکەن کاما بێتە دەواازە بۆ 15 پارێزگای تری عێراق بۆ نمونە بێگوان دەبێت جیاوازی تایبەتمەندی هەبێت بەرگە بگرێ هاتوچۆیەکی زۆری لەسرە ئەم شەقامە یعنی چۆن دەڵێ حسابیەوە کراوە بۆ 10 ساڵی ئایندا بۆ 15 ساڵی ئایندا کە بە کوالێتێکی باش و ستاندار دروست کرێ بەڵێ خۆی ئەو شەقامی ئێستا کە هەیتمان دوو لەینە ئەمە هەر سایدە و لەینەکمان زیاد کردیانی حسابی ئەومان کردێ لە مستەقبل خەڵک زیاد دەکات سیارە هاتوچۆ زیاد دەکات حسابی ئەوە کرایە زیاتر لە بۆ هەتاکو سیتر ساریدی کێشەمان نەبیتن و هەموو حساب لە بۆ هەموو ئەو شوێنانەی کەوا بۆ نمونە تەزەخومی تێدایە حسابی لە بۆ کرایە بۆ نمونە دوو شوێنمان هەیە کە کرایتە ئینتەرچێنج پێک دێت لە
ئەندەر نەفەق و هەروەها ئۆڤەرفلای و ئەوانەی تێدایە. ئێستا لە هەموو کۆی پرۆژەکە کاری تێدا دەکرێت. بەخۆی لە سایدی هەولێر کەرکک کە لە بۆ کەرکک دەڕۆی ئیشی خۆڵکاریەکە بە توولی زادەکە دەستمان پێ کردووە ئیشی تێدا دەکەین. کەی دەست بە سایدەکەی ئەو بەردەکەن لە کەرکک بۆ هەولێر دەستمان پێکردیە بەڵام واسە برسەبەر دەکەینە سەر سکەلێن دەریش. باش دەمێت باسی توانای ئەندازیارەکان بکەم ئەمانەی کە سەرپەرشتیارن ڕاپەڕی ئەم کارن لێرە هەمووی ئەندازیاری ناوخۆی. بەڵێ خۆی لەو پرۆژەیە هەمووی ئەوەی هەڵی کار کە لێرە هەیە هەمووی هیچ بێگانێکمان تێدا نیە، هەمووی لە کرێکار هەتاکو و ئەندازیار و سایەقەکان هەمووی کرێکاری خۆمانەنە و خۆماڵیە. باشە کاتێک باسی پرۆژە کراوە بە تایبەتی لە ماوەی 4-5 ساڵەیە بۆ نمونە ماوەی 2 ساڵ بۆ پرۆژەیەک دانراوە پێش وعدەی خۆی تەواو کراوە کۆمپانیا ناوخۆیەکان زۆر بەچڕی کاریان لەسەر کردووە. ئەمەش دەبێتە هەمان ئەو پرۆژانەی تر کە بە کوالێتێکی باش و لە ماوەیەکی کەما تەواو کرێت. بەڵێ خۆی ئەو پرۆژەیە نزیکەی 2 ساڵی بۆ دانرایە وەکو مودە ئینشاڵڵە پێش وادەی خۆی تەواوی دەکەین بە کوالیتێکی زۆر باش و ڕێکوپێک. بابەتی لانسکەی بابەتی سەوزایی ئەوانە چۆن لەم پرۆژەیە جێگاتان بۆ کردوتەوە یانی کە بە شەقامەکەدا کە تەواو بێ گوزەری پێ بکەی هەستی پێ دەکەی کامە سەوزایکی باشی تێ. بەڵێ زۆر زۆریش سکم بە توولی مەشروعەکەی بە توولی 5200 مەتر لە هەردووک بەری سەوزاییمان هەیە بە بەرینی 13 مەتر یعنی ئەوەش وابزانم ڕوبەرێکی زۆر باشە لە نزبەی سەوزایی. ئەم سەوزایە ناوەندی ئەو دوو سایدەش دەگرێتەوە. خۆی ناوەندی دوو سایدەکە بڕیار نییە بیکەینە سەوزایی لەبەرەوەی تۆزێک میکانیزمی خزمەتکردن وانە لەبەرەوەی جادەی خەت سەریە بەڵام پەرژین و شتی خۆی هەیە بەڵێ بینی شەقامی سەرەکی لەگەر سێرڤیس ڕۆدەکە ئەوە هەمووی بە بەرینی 13 مەتر دەبیتە سەوزایی. جەنابەت باسیەوە کرد کە نۆژەنی دەکەنەوە هاوتەریف یەکەن لەگەڵ ئەو قیرە تازەی کە دروستە بێت. بەڵێ خۆی دێتەوە مستەوای خۆش. هەر پرۆژەیەکی گەورە جگە لە نەخشە و دیزاین پێویستی بە چاودێری و بە دوواداچوونێکی باش هەیە. جیا لەمانە بودجەی پێویست بۆ پرۆژەکان گرنگی خۆی هەیە. لە ماوەکانی ڕابردوودا قەزای قوشتەپە شاهیدی ژمارەیەکی زۆری پرۆژەی خزمەتگوزاری و گەشەپێدان دەدات کە لەلایەن خودی سەرۆکوەزیرانەوە بڕیاری لەسەر دراوە و ئەم ڕێگایش بەشێکە لەو هەوڵانە بۆ پەرەپێدانی ناوچەکە. دەبینی پرۆژەیەکی نوێ هەیە بۆ قەزای قوشتەپە دەمێت لەگەڵ جەنابتانەوە دەستپێم ئەم پرۆژەیە چه گرنگیەکی چ بە تایبەتی بۆ هەولێری پایتەخت بۆ قەزای قوشتەپە. یەکێک لە ڕاستپاردەکانی جەنابی کاک مەسروور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە دانانی بەردی بناغی پرۆژەی ئاوی قوشتەپە پێداچوونەوە بوو بە ڕێگا سەرەکیەکان و شەقامەکانی ناو قوشتەپە. ئەو ڕێگایە گرنگێکی زۆری هەیە بۆ هەولێری پایتەخت بەو پێی دەواازەیەکە بۆ 15 حافزەی عراق و لە 15 حافزەی عراق و خەڵک کە داخلی هەرێمی کوردستان دەبی قوشتەپە یەکەمی قەزایە یەکەمی شوێنە کە ئاوەدانی لێیە بۆیە گرنگە سیمایەکی شارستانی بە شەقامێکەوە دیار بێکە بە ستانداردی ئەندازەی نێودەوڵەتی دروست کرابی و ئەم شەقامە پێشبینی دەکەم لە داهاتوودا دوای ئەوەی کە تەواو دەبیتە جوانترین شەقام و دەواازە لە ئاستی عراق و هەرێمی کوردستان بەو پێی لە 28 دەی ساڵی 2024ەوە خەریکی ئامادەکاری بووینە و تا ئەم ساڵ کە دەست پێکرا ساڵ و نیوەک ئامادەکاری کرا تا دەست پێکردنەکەی ینی لە ڕووی ئەندازەیەوە ساڵ و نیوەک بەزیشی لەسەر کرایە لە نێوان کۆمپانیای نۆسلایت و تیمی ئەندازیاری وەزارەت شارەوانی. جیاوازی تایبەتمەندیەکەی چیەوەی جەنابتەڵی دەبێتە پرۆژەیەکی جیاواز لەسەر تاسەری عێراق هەرێمی کوردستان؟ یەکەمین بەستانداری نێودەوڵەتیە باشە سیمایەکی زۆر پێشکەوتووی شارستانی پێوە دیارە بەرزەپردی تێدایە نەفەقی تێدایە و سەوزایی و پارکی تێدایە شەقام و ڕێڕەوی لە بۆ پیادە و پایسکل و تەنانەت باتۆسکیلیشی تێدایە زۆر جاران دەکرێت خەڵکی ناوچەکە سوودی لێ ببینن
لە بۆ با بڵین هەم بەسەربردنی کاتێک لە پارکەکان یان با بڵین منداڵەکانیان بینە ئێرەکە نەلاو پارکەکان جۆرەها یاری منداڵانی تێدا دەبیتن و بەرزە پردەکان دەبنە جوانترین ئەو بەرزە پردانەی کە لە شەقامی سەرەکی لە خۆتان دەزانن ئاسان نییە کە پایتەختی هەرێمی کوردستان و پایتەختی عراق بەیەکەوە دەبەستێتەوە بە سەرجەم پارێزگایەکانەوە. باشە زۆر جارڵێن دەواازەکان تەنها بۆ چوونە ژوورەوە نییە بەڵکو جوڵی بازرگانی گەشتیاری لایەنە کۆمەڵایەتەکەش جا دەکات ئەم دەواازەیە ژەم کاریگەریانە دروست دەکات سەرجەم ئەو کاریگەریانەی کە پەیوەندی بە جوڵەی بازرگانی و سەلامەتی بۆ هاتوچۆ و تەنانەت هەموو ئەو خاوەنکارانەی لە سنوورەکە هەنا بە گوێرەی کارەکانیان ینی بەو ستانداردە کاری لەسەر کرا. باش کاک بژار دەمەوێت هەر سەبارەت بەم ڕێگایە کۆمەڵە پرسیارە لێکەم دیارە کۆمەڵێک کاسبکار لەسەرم شەقامە کاریانە کرد تا دەبینین لێرە نەماون هەندێکیان لەوانێت تەجاوز بوون هەندێکیان لەوانەیە گرێبەستیان لەگە شارەوانی هەوبێ چیتان بۆ ئەمانە کردووە؟ ئێمە بە وردی پێش دەستپێکردنی پرۆژەکە دراسەمان کردن چەند جارە شکۆبنەوەمان لەگەرکردن دڵنیاییمان پێدان هەر کەسێک کە بژێوی ژیانی لەسەر ئەو شەقامەیە ئێمە وەکو حکوومەت کاراسانی تەواو دەکەین و بە باشتر لە بۆیان قەرەبوو دەکەینەوە. سەرجەم یەکە بازرگانیەکان و ئیشکەرەکان 180 بوون. ئەو 180ەیە بەشێکیان گرێبەستیانەیە لەگەڵ لایەنە پەیوەنددارەکانی وەکو وەزارەتی شارەوانی و وەزارەتی دارایی. ئێمە هەمویانمان دڵنیا کردیە کە بە هەموو شێوەیەک هەوڵی خۆمان دەدەین لۆ ئەوەی بە پێی ناوەڕۆکی گرێبەستەکانیان و بە باشتر قەرەبوو بکرێنەوە. ئەوانەتان چییە؟ قەرەبووەکان لە گرێبەستەکە ئاماژە پێکرایە کە پێشتر هەیەە لەسەر بنەمایەکی یاساییە. ئەوانەی کە بەزێ دەڕۆیشتن و بۆ بژێوی ژیانیان بووە و دەتوانین بڵێن یەکەی بچووک بچووکن لەسەر داواکاری خۆیان شوێنێکیان دەستنیشان کرد. ئێستا سەرۆکایەتی شارەوانی قوشتەپە خەریکی ئامادەکاریە ڕێک لۆیان ڕێک دێخیتن خزمەت گوزاریان و دابین دەکە و دەیانگوازینەوە ئەوێ و بە سیمایەکی جوانتر لەوەی ئێستا کاریش دەڕەخسێنن لەوێ. بەڵێ دەرفەتی کاریش دەڕەخسێنی هیچ کەسێک ناومێد نابی. سەرۆک وەزیران بەردی بناغی پرۆژەیەکی دانا فەرمانی بە قەزاکردنی قوشتەپەی دانا. ئایا ئەمە بووە هۆکارەوەی کە پرۆژە لە دوای پرۆژە لەم قەزایە تۆڵی بەردەوامی هەبێت؟ ناوچەکەی ما ناوچەیەکی پەراوێزخرا و وەگەر ڕاستی بڵێن یعنی لە کابینەینەوە لە سەردەستی جەنابی سەرۆک وەزیران دەتوانم بڵێم گرەی بەختی ناوچەکە کرایەوە. بەو پێی ئەو ناوچەیە زۆربەی ئەو خزمەت گوزاریانەی کە پێویستن بۆیان جێبەجێ نەکرابوو لە کابینەینەوە لە سەردەستی جەنابی کاک مەسعود دوای هێنانەکانی قەزای قوشتەپە ئێستا ئێمە بەو پرۆژەیەوە زیاتر لە 350 ملیار دینار لە ناوچەکە هیچی لەسەر دەکرێت بەڵێ بۆ پرۆژە جیاوازەکان. ئەو گوژمەیە بەس بە ژمارە ئاسان نییە. لێرە لە قەزای قوشتەپە لە هەموو سێکتەرەکان کەم و کوڕی هەبوو. یەکەمی سێکتەر کە دەستمان پێکرد سێکتەری تەندروستی بوو. پێشتر لە سنتەری قەزای قوشتەپە تەنها بنکەیەکی تەندروستی هەبوو تا سەعات 12 نیورانێک کرابەوە بەڕووی هاوڵاتیان. ئێستا ئەو دوو بنکەی زۆر باشمانەیە و یەکێکیان تا درەنگانی شەو لە خزمەتی با بڵێن خەڵکی ناوچەکەیە و لە هەمان کاتدا نەخۆشخانەیەک دروست دەکرێت 50 تەختیە دەبیتە گەورەترین نەخۆشخانە لە ئاستی قەزایەکانی دەوروبەر. لە بواری پەروەردە 3 پرۆژەی کەرتی پەروەردە لە جێبەجێکردنن کە یەکێکیان ئێستاوا تەواو بووە دووەکەی تریش لە قۆناغی فینیشینگن. ئەیجا سێکتەری کارەبا لێرە لە کارەبا جگە لەوەی پرۆژەی ڕۆناچی کە خەونێک بوو بۆ خەڵکی ناوچەکە با بڵین بە گوژمەی ملیارێک و 800 ملیۆن وێستگەی کارەبای مۆبایلی ئۆمەراوەمان دانایە و لە هەمان کادا وێزگەی کارەبای گردمەلا چەند کێشەیەکی تەکنیکی هەبوو چارەسەر کرایە و
زۆربەی گۆڕەرەکان کە کێشیان هەبووە چاکراینەوە. باش ئەوە جگە لە کارەبا گرنگترین پرۆژە کە لە بۆ قوشتەپەی جێبەجێ کرایە جەنابی کاک مەسرور بەردی بناغی پرۆژەیە قوشتەپەیدانا و لە ماوەی 1 ساڵ کۆمپانیای ئاوزان با بڵین ئەو پرۆژەی جێبەجێ کرد و ئەو پرۆژەیە هیوا و ئاوەدانی لە بۆ ناوچەکەی گەڕاندەوە لەبەرەوەی بەهۆی گۆڕانکاریەکانی کەش و هەوا و بەهۆی لێکەوتەکانی ئەو گۆڕانکاریانە ئاستی ئاوی ژێر زەوی بۆ زیاتر لە 700 متر دابەزی بوو. دەتوانم برێم ئامێرەك نەبوو کە ئەگەر لەوە زیاتردا بەزی بیری قوڵ بۆ ناوچەکە لێ بدان. بە تەواوکردنی ئەو پرۆژەیە هەتا ئێستا 140 بیر لە ناوچەکە کوژاینەوە و جەنابی سەرۆک وەزیران دوای ئەوەی کە بەردی بناغی پرۆژەیدانا کۆمەڵێک ڕاستپاردەشی هەبوو کە یەک لەوان ئەو شەقامە سەرەکیە و 28 کیلۆمەتر کۆڵانەکانی ناو سنتەری قەزای قوشتەپە قیل کراینە و جگە لەوەش 3 ڕێگای سەرەکی کە لە ناو قوشتەپەنە ڕێگایەکان 30 مەتری و 15 مەتریە تەواو کراینە کە ئێستا کە دەتوانم بڵێم ئەگەر بە تەواوبوونی ئەو پرۆژێ و تەنها یەک پرۆژەی ترمانمایە قوشتەپە دەبیتە پێشکەوتترین قەزا لە بواری قیرتاوکردن و فراوانکردنی شەقام و چاکردنی ڕێگاوبانەکان. پرۆژەی پەرەپێدانی جوتسایدی هەولێر قوشتەپە درێژی ڕێگاکە 5.2 کیلۆمەترە، دوو ڕێگای سەرەکیە لە 3 بەش پێک هاتووە بەپانی 3.75 متر، دوو شەقامی لاوەکیش لە خۆ دەگرێت. پرۆژەکە 6 ئاوباری سندوقی تێدایە، دوو بەرزە پرد و دوو ئینتەرچەنجی تێدایە. لەم پرۆژەیەدا 400 هەلیکار ڕەخساوە، لە ئێستادا 100 ئامێر کاری تێدا دەکەن و وا بڕیارە لە ماوەی 2 ساڵدا ئەم پرۆژەیە کۆتایی بەکارەکانی بهێنێت. کاروانێکی تری ئاوەدانی لە ڕێگایە کە دەخرێتە خزمەتی ڕێگاوبانەوە. هەموو بەڵێنەکان وەکو خۆی جێبەجێ کراوە. کاتێک باز لە دەستکەوت دەکرێت دەبێت بە پرۆژە وەڵام بدرێتەوە. بە نمونە قەزای قوشتەپە دەبێتە دەواازەیەکی گرنگی بازرگانی گەشتیاری بۆ 15 پارێزگای تری عێراق لەسەر و هەموو شێوە سیمایەکی جوانتر دەبەخشێت بە هەولێری پایتەخت و دەیان هەنگاوی تری گرنگ بۆ گەشەکردنی هەرێمی کوردستان لە ڕێگایە کە یەکێک لە هۆکارە سەرکیەکانی ڕێگاوبانە. ساڵانێکی زۆرە حکومەتی هەرێمی کوردستان ئەم شۆڕشەی دەست پێ کردووە، بۆیە پرۆژەکانی حکومەت بەردەوامە و کاریگەری تەواویشی دەبێت لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان.